ئەمە یەکەم جار نییە لە وڵاتێکی کە بە خۆی دەڵێت دیموکراسی و بانگەشەی دیموکراسیە کات هێرشەکرێتە سەر میدیای ئازاد، بەڵامەوەی جیاواز بوو ئەم جارە هاوکاتی ساڵیادی ڕۆژنامەگەری کوردی بوو و هەروەها هاوکاتی و سەردانە بوو کە ئەردۆغان دەستی پێکردو بۆ ناوچەکە هەڵەدات کۆدەنگیەکی وڵاتانی ناوچەکە کۆ بکاتەوە بۆ هێرشکردنە سەر کوردان و دژایەتی کوردان. لەوانەشە ئەم بەدوور نییە کە ئەم هێرشەی کراوەتە سەر ئەو دوو میدیا ئازادە کە دەنگ و ڕەنگی کوردانی ئازادن هاوکات و یەک پاکێج بێت لەگەڵ ئەو دژایەتیکردنەی کە بۆ کورد دەستی پێکردووە کە سیستەمی سەرمایه‌داری و دەوڵەت نەتەوە دەستێکی باڵایە، ینی باڵا دەستە بەسەر هەموو وڵاتانە، لەبەرەوە بە دوور نییە کە لە چوارچێوەی ئەو دژایەتیکردنەی کووردا بێت کە نەهێشتنی دەنگی ئازاد بێت. چونکە ئەو لە ناوەندێکی ئەوروپی وڵاتێکی ئەوروپیا بۆ ئێرەش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستایە، بەڵام ئەوەی ئەیبەستێتەوە بەیەکەوە دەوڵەتی تورکە. دەوڵەتی تورک خۆشمان بینیمانەکە چەند دژایەتی کورد دەکات، چەند دژی دەنگی ئازادە، دژی هەموو دیموکراسیەتێکە، بۆیە ئەو هەڵمەتەی کە دەستی پێکردووە بە شڕی و بەردەوامیش لە هەوڵایە بۆەوەی کە نەک تەنها وڵاتانی ناوچەکە بەڵکو لە هەموو جیهانە لە هەموو ناوەنجەکانە دەنگی کۆبکاتەوە دژی کورد بێت و دەنگی ئازادی کورد نەیەڵێت. ئەوەی کە خاڵی هاوبەشی ئەو هێرشانە بێت لە باشووری کوردستان و دژایەتی کورد لە ناوچەکەی خۆیدا و لە ناوەندە ئەوروپیەکانە ئەوەیە کە دەوڵەتی تورک خاڵێکی هاوبەشی سەرەکیە لێرەیە، ئەویش بە دوژمنی کورد ناسراوە. خۆمانەزانین کە مەدیا خەبەر و ستێک تیڤی دەنگی ئازادە ڕەنگی کووردە، دەنگی کورد ئەگەێنێت بە هەموو جیهان، لە ناوەندی ئەوروپا و دەنگی کورد ئەگەێنێت بە هەموو جیهان و ئەو مەترسی لەسەر ئەوان دروست بووە ڕەنگە هیچ نەبێت لە چاو ئەو مەترسیی کە لەسەر ئێمە هەیە وەکو ڕۆژنامەنووسان و ڕاگەیاندنکارانی ئازاد لە باشووری کوردستان. چونکە ئێمە وەکو ڕۆژنامەنووسان و ڕاگەیاندنکاران لە باشووری کوردستان زۆر ئاسانتر دەستیان بە ئێمە دەگات و دەتوانن بە چەند ڕێگەی تر دەنگی ئازاد لە باشوورە کپ بکەن. بەڵام خۆشبەختانە ئەشبینین کە ڕۆژ لە دوای ڕۆژ ئەو پلانانەیان فەشە لەهێنێت و ناگەن بە ئامانج ئەوەش زیاترەوەیە کە هۆکارێکە بۆی دووبارە هێرشەکان تون بکەنەوە، دوژمنایەتیەکان تونتر بکەنەوە، بەڵام ئەوە هیچ ئەنجامێکی نابێت چونکە ئەگەر ئەوان بە یەک شێواز و بە یەک ڕێگە دوژمنایەتی کورد بکەن چەندین دەنگی ئازاد ئەوەی تر دەنگی ئازاد و ڕای ئازاد لە ناوچەکەیە سەرەڵەیە. مەدیا خەبەر وتم و ستێرک تیڤی دەنگی کورد ئەگەێنن بە جیهان. بۆ نمونە ئەو بەردومانانەی کە ئەکرێت لە باشووری کوردستان و لە کوردستان بەگشتی، ئەو تیرۆرانەی کە لە ناوچە و شارە کوردەکانە ئەکرێت، ئەو تاڵان و سروشدوێرانکردنەی کە دەوڵەتی تورک لەم ناوچەیە ئەیکات، میدیا خەبەر و ستێرک تیڤی دەیگەێنن بە جیهان. واتە ناشرینەکانی دەوڵەتی تورک، تاوانەکانی دەوڵەتی تورک پیشانی ناوەندێکێن کە تورکیا خۆی بە بەشێک لەوانە بینێت. لەبەر ئەوەیە کە ئەو هەڵکوتانە سەر ئەوە داخستنی ئەو هەوڵدانێک بۆ نەهێشتنی پەخشی ئەو کەناڵانە، لەبەرەوەیە کە ئەو ناشرینیانەی دەوڵەتی تورک نەگات بە جیهان و پیشانی جیهان نەدرێت. ئێمە وەک ڕاگەیاندنکاران لە باشووری کوردستان، ڕاگەیاندنکاران و ڕۆژنامەنووسانی ئازاد، هەروەکو چۆن لە پێشودا بەردەوام پشتیوانی دەنگی ئازاد و ڕاوبۆچوونی ئازاد بووین، بەردەوامین لە هەڵوێستی خۆمان و پشتیوانی تەواوی کارمەندانی و هاوپیشەکانمان لە تەلەڤیزیۆنی ستێرک تیڤی و مەدیا خەبەرەکەین، هەر شتێک بە ئێمە بکرێت ئامادەین و بەردەوامی شەبین تاوەکو ئەو پلانە نەگریسانەی داگیرکەران و ناحەزانی کورد هەیەە نەگاتە ئامانج.